لە ماوەی 4 ساڵی ڕابردووی داری کەرکووک بە شێوەیەکی نایەکسان لە ڕووی خزمەتگوزاریەوە مامەڵەی لەگەڵ گەڕەکانی کەرکووکدا کردووە. ئێرە ناوەندی شەقامی قودسە لە کەرکووک نمونەی شەقامێکی باشووری کەرکووکە هەموو کارە خزمەتگوزاریەکانی بۆ کراوە. ئێرەش گەڕەکی بارودخانەیە لە کەرکووک نمونەی ناوچێکی کوردنشینی شارەکەیە کەیداری کەرکووک پرۆژەکانی بە نیوەچڵی بۆ کردووە. گەڕەکە کوردیەکان ئێهمال کراوە بە کۆمەڵێک بیانووی ئەوەی کە پارە نییە بوجە نییە، بەڵام سەیری گەڕەکە عەرەبیەکانەکە یان شارە قودسە یان ئەوانەی ترە سەیرەکەی پرۆژەکان هەمووی لە کاتی خۆیان تەواوەکرێ و بە باشترین کوالیەتیش. گەڕەکە عەرەبیەکان بڕۆ سێرکە ئەو ئیشە بۆ ئەوان کرا ئەو جادۆبانە بۆ کرا ئێواران کاڕین بۆ هەر ئەوێمانێ پیاسی بکەن بەزدی گەڕە کوردیەکان شوێنێک نییە کە پیاسی تیا بکەین شوێنێ نییە کە لی بسوڕینەوەکو گەنجێک بۆ من سەو گەڕەکە عەرەبیانە زۆر خۆش کراوە جادۆبان خۆش کراوە. بڕۆ حەویجە کارەبای فولە بڕۆ حەویجە ئەو مەشاریعانەی ئەکرێ کە ئەڵێ بیکە تەواو هەمووی تەواوەکەن باشە بڕۆ منتیقەی حیواستی حی نەسر ئەو منتیقانە بۆ لەوێ هەموو مەشروعەکان هەمووی تەواوەکەن بۆ لە منتیقە کوردەکان ناکرێت. بڕۆی تا حی حوزەیران واحد حوزەیران بڕۆ بزانە ئەو جادەی چی لێ کردووە گۆڕی حی حوزەیرانی گۆڕی کردی بە جادەی نەخیل دار خورمای کردووە چاندووە ئەو کاشیانەی کە لێەوە هاتۆ بەخوا بڕوا ناکەم لێ شوێنەکە ئەو کاشیانە هەبێت. جیاوازی لە نێوان ناوچەکانی باکوور و باشووری کەرکووک وەکو ڕۆژێ ڕووناک دیارە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێ پارێزگارە بە وەکالەتەکەی کەرکووک ئەندازیاری جیاوازیەکان بووە. ڕاکان سعی خۆتان ئەزانن ئەقلێتی شۆڤێنەکەی چۆنە چۆن کارەکە هەموو منطقەکانی خۆی کۆتایی پێهێناوە و چاکی کردو و جوانکاری تیا کردو منطقە کوردەکاری وێران کردووە و بەجێ هێشتووە. ئێمە ئەمەمان کردە دەست پێک بۆ ئەوەی کەوا زەختێکی گەورەی لەسەر بکەین و ئەوانە بەڵێنیدا کە ئیشەکان جێبەجێ بکات و ئەو شۆنانەی کەوا زەرورە ئیشی تیاوەستاوە دەستکا بە ئیشکردن. ئەگەر مەرامی داری کەرکووک لە پشتگوێخستنی ناوچە کوردنشینەکان بێزارکردنی دانیشتوانەکەی نەبوو بێت کەمی بوجە بۆچی نەبۆتە هۆی دواکەوتنی پرۆژەکان لە ناوچەکانی باشووری کەرکووک. لە نێوان نەبوونی خزمەتگوزاری لە گەڕەکە کوردیەکان و بوونی خزمەتگوزاری لە گەڕەکانی باشووری کەرکووک جیاوازی کێوتۆ بەدی دەکرێت. ئەم شەقامە هێمایە بۆ جیاوازیەی کەیداری کەرکووک لە ناوچەکانی کەرکووک کردوێتی. عومەر غەریب، کورسات نیوز، شەقامی قودس لە شاری کەرکووک.